ئێمە وەکو لیستی هاوبەش پشتگیری تەواوی هەر ڕێکارێکی مەدەنی مامۆستایان و فەرمانبەران دەکەین و پاڵپشتیان دەکەین بە تایبەتی ئەوانەی لە 25 سێوە دەست پێ ئەکەن و لە دوای ئەوەوەش بۆیە داوا لە سەرجەم فەرمانبەر و مامۆستایانی کوردستان و ناوچەدابێنراوەکانەکەین کە بێدەنگ نەبن بەرامبەر ئەم بێڕێزەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا کردێتی تا داخوازیەکانی مامۆستایان دێتە دی کە داخوازیەکانیش لەوەیە کە موچەی تەواو بە مامۆستایان بدرێ و ئەو پاشەکەوتە نایاسایەی کە بەسەر مامۆستایانە 3 ساڵە فەرز کراوە هەڵبوەشێتەوە و چیتر مامۆستایان و فەرمانبەران بەڕاستی ئەو بێڕێزیە و ئەو پێشێلکاریانە قبول نەکەن کە حکوومەتی هەرێم و بە تایبەتی ئێستا حکوومەتی ناوەندیش هاتوۆتە سەرخەت بەرامبەر مامۆستایان. بۆیە ئێمە داوا ئەەکەین بە جددی سەرجەم فەرمانبەران سەرجەم چین و توێژەکان بێنە سەرخەت و پاڵپشتی داواکاری مامۆستایانی لیستی هاوبەش و مامۆستایانی تر و ڕێکخراوەکانی تر و بە هەر ناوێکی تر بێ. گرنگ ئەوەیە کە فشارەکان بەردەوام بێ تا حکوومەتی هەرێم چۆک دەنێ بە داخوازیەکانی مامۆستایان و فەرمانبەران. زانیارانی کە لای ئێمەیە ئەو خۆپیشاندانانە سەرتاسەری ئەبێ بە تایبەتی لە 25 سێوە دەست پێ ئەکا و هەموو دەڤەرەکانیشە بە هەولێر و دەوروبەر و دووهۆکیش چونکە ناکرێ بەڕاستی ئەمە مافی سەرجەم فەرمانبەران خوراوە دەبێت سەرجەم فەرمانبەران و ڕێکخراوەکان بێنە سەرخەت فشارەکانیان بەردەوام بێ و فشارەکانیش بە جددی بێ بۆ ئەوەی کە حکوومەت دان بە مافی ئاسایی و یاسایی و سادەیی مامۆستایان بنێ کە موچەکەیەتی.